ئەم ئیشە دروستکردنی کارگەی ناوخۆییە کارگەیەکی بچووکە کە کار لەسەر دروستکردنی پێڵاوەکات ئەوەی کە لەم ئیشە سەرنجی ئەخرێتە سەر ئەوەیە کە ئێمە ئەمانەوێت ئەو پێستەخاوە بەکاربێنینەوە کە لە کوشتارگەکانە بە ڕۆژانە فڕێ ئەدرێت ئامانجی نیوەی ئەم ئیشە ئەوەیە کە سوود لەو پێستە وەربگرینەوە دووبارە ڕیسایکلی بکەینەوە و بیخەینە بواری جێبەجێکردنەوە و دووبارە پێڵاوی لێ دروست بکرێت. باشە ئەم پێڵاوانە کە دروستت کردووە دروستکردنی جوتێک پێڵاو چنێکی پێ ئەچێ و تێچووەکەی چەنە؟ دروستکردنی ئەم جوتە پێڵاوە کە میدیەم کوالیتیە بە ماوەی 2 ڕۆژ تەواو ئەبێت تێچووی لەم جوتێک لەم پێڵاوە بە نزیکەی 20 تا 25 دلار دیناری 25 دلاری تێ ئەچێت. ئەگەر 25 دلاری تێچێت بە چەنەی فرۆشیتەوە؟ ئەگەر 25 دلاری تێ بچێت ئەو کاتە ئێمە مەجبورین بە 2 قات بیفرۆشین لە بەرەوەی کە کرێی کرێکاری لەسرە کرێی وەستای لەسرە کرێی ئەو ئەشیانی لەسەرەکە کۆمەڵێشتمان هەیە لێرە دەستمان ناکەوێت بۆیە ئێمە ناچاری لە دەرەوە هەناردەی بکەین بۆ هەناردەکردنەش کرێی زەڕیبە و کۆمەڵێک گەیاندن و ئەم شتانەی ئەچێتە سەر بۆیە پێویستەکە لەو کاتە زیاتر لەو نرخە بیفرۆشین کە تێ ئەچێت.